بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسودە و خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی زێدە ئازم لە کامێرە و کۆنتترۆل دێنەوە خزمەت هیوادارم کە تا دوا کۆمنت و تا دوا شرۆبە و تا دوا قسە هاوڕێی بەرنمەکە بن. ئازیزانم دیارە ئەم هەفتەیە ئێمە باس دە دوو تەوەرەکەینەوە. یەکەمیان گەڕانەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ خولی نایابی ئینگلیزی پریمەر لیگ بۆ یانەکەی پێشووی یانەی مانچستەر یونایتد هاوکات تەوەری دووەمی شکێبڕکەی بەشێک لە یانەکانی ئینگڵتەرا ئەبێیانە بەهێزەکانی پێشووی ڕیزبەندی بۆ برنەوەی نازناوەکە کە دیارە چەندینیانە ئەم ساڵ شێبڕکەی برنەوەی نازناوی پریمەر لیگەکەن. دوومیان لە ستۆدیۆ لامە کاک مامۆستا بەهمەن غەریب ڕۆژنامەنووسی دیاری هەرێمی کوردستان. زۆر سپاس مامۆستا بەهمەن، ئەخوا بەخێر بی. کاک بڕیا سەرنجدەر و شۆڤەکانی تایبەتی کەناڵی پەیام تۆش زۆر بەخێر بی کاک بڕیا. سپاس بەیەوە، دەست بەش. کاک بەهمەن ویستە پێش ئەوەی من دەست پێکەم تۆ قسە بکەی فەرموو. سپاس کاک گۆران، خۆشحاڵم لەگەڵ پیاوی زۆر خۆشەویست و ئازیز دوو گەنجی پڕ لەو زە دانیشتوم. تۆزە پیرترم لە چاوێ من حەزەکەم بە یەک سەرنج دەست پێ بکەم لە پەیجەکەی خۆم. ئەو گرافیکەی جەنابتان داتان نابوو میش دامنا لە پەیجەکەی خۆم کە نووسیمەم شو ئیشەڵا لە خزمەتانە بین لەگەڵ دوو پیا بەرزێ هاوڕێکی خۆشەویست کۆمنتێکی نووسی کە بەلای منەوە ئەم کۆمنتە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان. ئەو کۆمنتە سەرسەر و کۆمنتەکەین زۆر باشتر و گرنگترە وەک لەسەر باز لەسەر ڕۆناڵدۆ و لەسەر میسی و لەسەر پرێمەر لیگین. موسی بووی چی؟ موسی بووی ئەو خوایە قسە بکەن بەڵام دڵی خەڵک ڕازی مەکەن. ینی موشکلەیەک هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە بەداخەوە دڵڕازیکردن و بەخشینەوەی ڕق. من وەکو خۆم بڵاوکردنەوەی دڵڕازیکردنێک لەسەر ئەساسی ڕاستی زۆر پێم باشترە وەک لە بڵاوکردنەوەی هەواڵێک لەسەر ئەساسی ڕقوچینە. چۆن بۆ نمونێکی واضح بین لەسەر دوێنێکە پاڵاوتنی کوپە ئەمریکا بووە. مەسەلەن باسی میسیە، وانە میسی ژمارەکەی پێلەی شکان چی کرد چی نەکردەوە، بەڵام لە کاتێکە ڕاستیەک ئەڵێیت ڕاستیە بەڵام دڵی هەندەرانی ڕۆناڵدۆ ڕازیەکەی دڵڕازیکردن جیایە وەک لە دووڕوویی وەک لە بەخشینەوەی ڕقوچینە. یعنی ئێستا تۆ کاتێک ناوخۆ ناو ڕۆژنامەنووس تۆ ڕۆژنامەنووسی هاندەرانی مانچستەر، هاندەرانی میلانی، هاندەرانی ڕیال هاندەری تۆپی پێی ڕەحمەتی لێبێ. کەواتە یەم چێکم هەواڵەکەما داڕێژم لێنێل میسی دوێنێ شەو ئەستێری وای کرد بەڵام بەرامبەریشە فاکتێک هەیە کە پێی ئەوترێ کریستیانۆ ڕۆناڵدۆ ژمارەی هاتریکان بەناوی کریستیانۆ ڕۆناڵدۆیە کە 57 هاتریکیە. ئەمە پێی وترێ فاکتێکی دڵڕازیکردن، بەڵام منتەقی تیانە. من بێم هەواڵەکە بڵاوکەمەوە ئەڵێم ڕیزبەندیە و هەڵبژاردانەی زۆرترین پاڵەوانتی یۆرۆیان بەدەستێناوە. ئیسپانیا 3، ئەڵمانیا 3، فەرەنسا 3. عیبە ئیتالیا ئین عەفو ئیسپانیا 3، ئەڵمانیا 3، فەرەنسا 2. هاندرانی ئیتالیا عیب نییە لەوێ لەبەرەوەی من ڕق لە دڵمایە ڕقم لە هاندەرانی ئیتالیا ڕقم لە ئیتالیا ڕق لە هاندەرەکانیە ئەوە ئیتالیا باس ناکەم. ئەمە خیانەتکردن لەو ئیشەی کەیکەیت. یعنی تۆ ڕۆژنامەنووسی تۆ ئەرچێکی ئەخلاقی لەسەرشان تا ئەگەر لایەنە دینیەکەش سیرکی لە قیامەت محاسبە ئەکری لایەن دنیایەکەش سیرکی کۆمەڵێک گەن سیرێکە بزانە بڕیارتەها چیەڵێ. بڕیارتەها بەڵام ببوورە بێتەوە حاجی بۆی نایتر بەڵام بڕیارتەها هاتووە ئیشتەکەی کردووە بە قوربانی هاندەرە ئیتالیا. باسی ئیتالیا کە باسی میلانەکە باسی یۆڤانتۆسەکە بەڵام بەرشەلۆنە و ڕیال مەدرید هیچ قیمەتیشیان نییە لای قسەی ناشرینیان پێیان مەسەن بوونە فێڵیان لێەکە. ئەمە خیانەتە. بەڵام یەم دڵڕازیەکەم لەسەر ئەساسی فاکت لەسەر ئەساسی ڕاستی. بۆ ئێستا بینەریش سپاس بخوا تێگەیشتووە کاک بینەر ئێستا زۆر وشارترە. بۆیە من داوا لەو بینەرانە ناکەم کە گویان لێ دەستکەوتنی زانیاری بۆ بینەر ئێستا ئاسانترە وەک لە ڕابردوو. من داوا لەو بینەرانە ناکەم کە گویان لێمانە ڕێگەم شاشە خۆشەویستەوە لە هیچ ڕۆژنامەنووسێکی قبوڵ نەکەن گاڵتە بە شعور و ئەحساسیان بکات و خیانەتیان بەرامبەر بکات. بەڵام کاک بە من بەداخەوە بەشێکی زۆری لە کاکبڕای ژەنگە هاوڕابێ بەشێکی زۆری هەندەرانی بەشتۆنەوە ڕیال مەدرید بە تایبەت لە هەرێمی کوردستان قبوڵی ئەوە ناکەن بۆ نمونە کە معنی زیاد لە حد وەسفیەکێکیان بکەیت. بە قورئان من و تۆ دروستمان کردەوە، بەخوا من و تۆ دروستمان کردەوە. بەرپرسم لەم قسەم کاک بەهمەن ئەزانی بۆ ئەمڕۆ کردەوە پێش ساڵی 2014 کە یەکەمین بەرنامەی تیڤی لەگەڵ بەڕێستا بکەم کە تاسەکانە خۆم بە قەرزاری تۆ ئەزانم نەکێنێن یەکەم بەرنامە بووم لەگەڵ بەڕێستا کردم. پێش ئەوە من بە چی دەرکەوتم بۆی ئەو ڕخنەیەم ئەگرت ئەموو نابێت دڵی هاندەران ڕازی بکەم. واتە من پێویستم بەوە نییە دڵی هاندەران ڕازی بکەم، ڕاستیەکە ئەگەێنم بەڵام لە گەیاندنەکەشە وەک بەڕێز ئاماژە پێکرد نەک لە ڕیزبەندێکە بیتە خوارەوە تا ئەوەی خۆت مەبەستە. من ئێستا پێتەڵم کاکە پێیان راپۆرتێکە لەسەر یۆرۆ ئەڵێ
ریزبندی ئەو هەڵبژاریان ئەو هەڵبژاردانەی زۆرترین یۆرۆیان بەدەستێناوە گرافیکەکەتان دروست کردو یەکەم و دووەم و سێم سێمەکە دوو دانە هەیە فەرەنسا و ئیتالیا بەقەیەک بەدەستیان هێناوە تۆ ئیتالیاکە دانی ئەی هاندرانی فەرەنسا ئەی فەرەنساکە دانی هاندرانی ئیتالیا کەواتە یی تۆ دڵی هاندرانی فەرەنسا ڕازیەکە لەسەر ئەساسی ڕاستی بۆی ئەم شتەکە جا من ویستم قسەی بڵێم وەڵڵی ئەوە من و تۆین وامان لەو بینەرە داماوە کردووە ئاوا دەمی کردوێتە وەکو زەرنەغوتە ئێمەش ڕق و چینە ئابەخشینەوە لەسەر ئەساسی ڕاستی وەرشت بڵێ مەترسە بۆ من بترسم لەوەی کە میسی 5 سای لە بەرشەلۆنە ببێ نازنا و بە شکست بەڕێ کرد بۆ من بترسم لەوەی کە بڵێم گواردیۆلا شکستی هێنا لە بایر میونشن لەبەرەوەی بردننی گواردیۆلا بۆ بایر میونشن بۆ چامپیۆنز لیگە ڕۆشتنی ڕۆناڵدۆ بۆ یۆڤانتۆس بۆ بردننی چامپیۆنز لیگە ڕۆناڵدۆ شکستی خوا لەگەڵ یۆڤانتۆسە بۆ لەوە بترسم بەڵام نابێ بێم لە ئەساسی ڕق و چینە بۆیە من سوپاسی و هاندرانە ئەکەم حەج ڕۆژنامەنووسێکی خوارتان بینی پێش هەموو کەس من ئێستا دیاردێکی تری ژێورەکان نانم ئەو قسەکردن لەسەر ئیشە هزار بە ڕۆناڵدۆێنە بۆی چوە بێ ئەبێ ئەرکی ئێمێ هاندر هۆشیار لە سەرەتای وەرزەوانێ کۆمەڵێک دوو جۆر نووسین دانێت واتە پێی وایە نووسینێک دائەنێت کریستیانۆ لە مارشنیاتی سەرکەوتووە بێت دوای مدەیەک نووسینێکی دیگە دانێت کۆمەڵە گومان دروستەکە کە سەرکەوتوو نابێت لە کۆتایی وەرزە کوامیان ڕاست بوو کوامیان ڕاست بوو ئەمە دێیت ئەمە ئێنیت ئەڵێ ئەها من وام و سەرەتای وەرز کریستیانۆ سەرکەوتوو نابێ ها کۆمەڵە گومان تۆ 50 پۆستە کردووە بەڵام پێشتر خۆ پێشتریش هەفتەیە پێشەوە نووسینێ خۆت خوابان و کتێکات کردووە خوابان و کتێکان لە دەستگایەکی خۆش ئیشمە کرد دەستگایەکی خۆشەویست ڕۆشتنی کاکا لە میلانەوە بۆ ڕیال مەدرید خەبریمان مەکولێنەرەوە لە میلانەوە بۆ ڕیال مەدرید و کاکە هەموو ڕۆژی هاوڕێیەکمان هەموو ڕۆژی هەواڵێکی کرد میلان ئەوە نزیکە لە کاکان نزیکە لە ڕیال مەدریدەوە ئەو بەیانی ئەوە کرێ هەموو ڕۆژی هەواڵێکی کرد و کاکاش لە میلان ڕاهێنانێ کرد وەڵام ڕۆژی ئەخیر کەیت کاکە 20 هەواڵ کرا لەسەر کاکا لە ماوەی 3-4 ڕۆژە وەڵام هاوڕێیەکمان پشتە ملیەوەی تری وتێر کاکە وەرە 50 جار کاکاو لە میلانەوە بردە ڕیال مەدرید و هێناتەوە بردە کۆڵانەکانی مەدرید و هێناتەوە بۆ سانسیرۆ بە قورئانتر هەوای لەسەر ناکەی کاکە تۆ ڕۆژی 50 هەواڵ لەسەر مباپێ و لەسەر سوارێز و لەسەر کێکی تەمان دانێکیان ڕاستە بێ بۆیە ئەو پێوترێ پەی جوان ئەو پێی ناوترێ دەست خۆش زۆر ببورن من حەزم کرد بۆ داخڵ کاک برار ئەو کەسانی کاتون کاگەمە کێشێ بۆ لە میوانە سەرەکانان بەردەوام یعنی نەمان هێشتۆ بە عاتیفە قسە کاگەمان پێویستە ینی ئەوەی کە ڕاستی ئێمە ئەوە بڵین یعنی واز عاتیفی هەندەران واز عاتیفی ڕۆناڵدۆ مێسی بێ ئەوەی کە دروستەوە ینی بۆ منێستا دوێنێ شەو مێسی بەرامبەر بۆلیڤیا هاتریشی کردووە ینی بۆ منە گلەکان لەسەر ڕۆناڵدۆ لەوەی هێڵن بەرامبەر بە ئایسلەندا و بەرامبەر بۆسنەوەشکوانە گۆڵتۆمانەکە ئێستا ئایسلەندا بێنە شوێنی بۆلیڤیا ینی بۆ منە تقریبا نەیەک ئاستان ئەمە ئەوەیە مشکلەی ئێمە لەمەیە بە پەنارتی گۆڵەکە دەڵێ گۆڵەکانی بە پەنارتیە بە پەنارتی نایکە ئەڵێ پەنارتی پیاوی خۆیەوە میسی لە بەرشەلۆنەیە تا دوێنێ بۆیان و ناوێت بچێ خولیکە تاقی بکاتەوە ئێستا چۆتە فەڕەنسا لە ناوی لەوە چۆتە خولەوە کاکە بەڵام بەڕاستی ڕۆژنامەنووسی ئەرکی ڕۆژنامەنووسی ئەرکی شیکردنەوە قورسە ئەخلاقە بەرپرسیارەتی زۆر باش کاک بڕیار با بینە سەتۆرەکەمان کریستیانۆ ڕۆناڵدۆ گەڕایەوە ینی مانچستەر یونایتد کەشی پریمەر لیگ کەشێکی تاقەت پڕوچیانە کەشێکە کە ئێمە هاوشانی چامپیۆنز لیگ حسابی بۆکەین کەشێکە بۆ منە چەندینیانە زیاد لە 4-5 جانە کێبڕکەی برنەوەی نازناوەکە ئەکا ڕۆناڵدۆ سوا بۆ 37 ساڵە چێ پێ دوایە سەرکەوتوو لەگەڵ مانچستەر یونایتد سەرتا سپاس بۆیەوە لە سەرتا دەستێکەوە کا گۆران ڕاستەکەی سەرکەوتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ لەم سەرەتای وەرزەوە قسەی لەسەر بکرێت تۆزێ قورسە ڕۆناڵدۆ تا ئێستاکان بەستم ئەو پێوەرانەیە کە لە خولیگ نزی هەن چەند ڕۆژێکە نەگەشتۆتە هەفتێکی تەواوەتی کە مەشقەکات دوجار من ێستا پێ وڵم سەرکەوتووە و دواتر تووشی پێکان بێت 4 مانگ دوور بکێتەوانێ ئەم قسەی شوێنی خۆی ناگرێت واتە ئێمە چاوەڕێ بکەین بزانین کریستیانۆ لەلایەن سۆشایەرەوە چۆن مامەڵی لەگەڵاکرێت ئەسێرێکی گەورەیە لە بەرامبەری شا سۆشایەر ڕانەرێکی گەورە نییە لە چی مرکزە یاری ئەکات بۆ ڕایەنەرێکی گەورە نییە ئەزممویە لەبەری لە سەرەتای کاری ڕاهێنایەتیدایە ئەگەر نامە بڕوای من هەنگاوی باشی ناوە لەبەری لە دوای مۆرینۆ کات و تەماشا یونایتد نەیەشتویانەکە لەوە زیاتر دابڕوخێت و توانێت لە دوای سێلێکسپرسیۆن پێم وایە باشین ڕایەنەر بۆ تا ئێستا تا ڕادێک دەتوانین بڵین کە دۆخیانەکەی ڕاگرتووە نەگۆی بۆ برنەوەی نازناو بێت بۆیە کە ئەبێ ئەمە چاوەڕێ بکەین بزانین لەم سەرەتای چەند مانگەدا کریستیانۆ لەکوێدا یاریەکات و ئەرک و فرمانی چۆنە بێت و دۆخیانەکە تا چەندێک سەقامگیری پێوەی بۆی کریستیانۆ بتوانێت ئەو توانایی خۆی ئەو زەی خۆی تایدا خەرج بکات لەبەرەوەی کریستیانۆ 36 ساڵ و نیوی تێپەڕاندووە
خۆی ئەو ڕاستیە باشە زانانی کە گرێبەسەکەی بۆ دووەرز واژۆ کردووە واتە ئەم دووەرزە ئەتوانێت ئەوەی کە لە هەکبەتی تەواو پێشکەشی بکات لە ئەوروپا بە تایبەتی هاتۆ پریمەلی کە خۆشی زۆر باشدەوە ئاگادارە کە تا خولەکە تااقەت پڕوکێنە. کریستیانۆ ڕای کردووە لە ئیتالیا ڕای کردووە لە چی ڕای کردووە لە شێواز یاریکردنی ئەلێگری لەبەر ئەوەی لە سەردەمی ئەلێگریە کریستیانۆ لە یەک وەرزان نەیەتوانێت بگاتە 30 گۆڵ بەڵام لەگەڵ ساری پیلۆە گەیشتە 36 گۆڵیش لە وەرزێکە وەرزی ڕابردوو لەگە پیلۆە کە خراپترین وەرزی یۆڤانتۆس بووم کوڕەتوانیوێتی ببێتە گۆڵکاری کالچۆ بۆیە نەیویست جارێکی دیکە لەژێ سەرپەرشتی ئەلێگری بەو شێوازە یاریکردنی کە ئەم ڕایەنەرە یاریەکات درێژە بە یاریکردن بدا بەشێکی شکست بوو کا گۆران بەشێکی ڕاکردن بوو لەو شکستی کە ئەیویست بێتە دەرو چونکە یعنی تۆ بڕیار لە قسەکانی کریستیانۆ ڕووی کردە یۆڤانتۆس کەوتی ئەمەیە چامپیۆنزی لەگەڵ یۆڤانتۆسا بەرمانەیە نەیتوانی شکستیەنە لەو بەڵێنەیە کە یاوی بەهادەرانی یۆڤانتۆس لە قسەکانی کاک بڕیارەوە دەرەوە کە ڕۆناڵدۆ خاڵێکی گرنگ کە ڕۆشتووە لەبەر ئەلێگری ڕۆشتووە بە دڵنیایوانی ئەلێگری ناڕاستەوخۆ لێدوانێکی ڕاستەوخۆنە ناڕاستەخۆ بۆ ڕۆژنامەی ڕێپولۆڤیکای ئیتاڵی کە چەند مانگێک پێش ئەوەی پۆستەکە وەربگرێتەوانێ ئەو ڕۆژنامەی ئاماژەی بۆ کرد کە بیرکردنەوەی ئەلێگری بۆ جۆرەیە ڕۆشتنی کریستیانۆ هۆکارەوەی بووی کە یۆڤانتۆس بەرەو پێش بێ ئێتا خۆ میسی کێشەکە لەگەڵ جا من ناسم بەری میسی ڕۆناڵدۆ بۆیە باسی ڕۆناڵدۆکەین بۆ یاڵێن ڕۆناڵدۆ ئەمڕۆ ڕۆناڵدۆ لێدوانی شیاوەڵێت چی بۆ پێیجی تایبەتی ینی مانچستەر یونایتد ئەڵێ فشار لە سولشایەرەکەم بەسەرێکی یاری پێ بکە دروستە وا بووانەوە هەواڵەکە لەوانێت تەلەڤیزیۆنی پێیان کردبێتی دوێنێ میسی قسەیە کرێن چکاکە چۆنە بێ بە مدەڕیب یاریزان بم بۆدەڕی بڵێ وامەکەەوە ئەی بۆ ڕۆناڵدۆ ئاساییە بڵێن کاکە وڵا فشار لە سولشایەرەکەم یان مەسەن بوون ئەلێگری کاکە ئەلێگری لە ریزی ڕاهێنەرە گەورەکانی جیانە لە ریزی ماوریسیۆ ساری و لە ریزی ئەنچیلۆتی و لە ریزی ڕاهێنەرە گەورەکانی جیانە تۆ ئیش ناکەی لەگەڵ یا دیارە تۆ خۆشکستە خواردو بۆی ڕاکی لەو شکست کاکا کە هاتە ڕیال مەدریدی چێک بوو لە یاریزانە زۆر باشەکانی میلان بەڵام لەژێر سەرپەرشتی مۆرینۆ و یاریزانە تیاچوو یعنی سەیری کۆتینۆ کە هاتە بەشتۆنە تیاچوو یعنی ئەمە شێوازی ڕاهێنەرە زۆر تاقیب کردێتەوە پەچی بوو چیە لەگەڵ ئەلێگری وەرزەکەم تاقی کردوتەوە کە تەمەنی لەو کاتەیە 35 ساڵیش بووە نابوو بورە ئێستا 36 تا 34 ساڵ بووە لەو کاتەیە سەرکەوتونە بووە لەو کاتە گوژمارە گۆڵەکانی کەمتر بۆ بەراورد بەگەزداری لەوە نیە ئەلێگری تۆ ڕاهێنەرێکی ترسنۆکە جگەلەوەی ترسنۆکە یاریکردنیشی زیاد لە ئەندازە تاکتیک بەکارێنێەوە تا زیادە ڕێکردنی لە تاکتیکات ترسنۆکەی پێبەخشیوە من بەش یەکەمی قسەکانم بۆی پشتیوانی بەشی دووەکەم هەندی یاریزان هەیە لە جیهانە ئەگینا ئەوەی کە ئێستا ڕۆناڵدۆیکە ڕاستە ڕۆناڵدۆ خاوەنی چەند باڵۆن دۆرێکە خاوەنی یۆرۆیە یەکێکە لە باشترین یاریزانەکانی مێژووی تۆپی پێ و مەفروزە سیاسەتی یانەکە و سیاسەتی تیپەکەش لە خزمەت یابێ ئەمە بۆ ڕۆناڵدۆ ڕاستە بەڵام بۆ میسی ڕاست نەبوو بۆ میسییان و چۆنە بێ میسی دەستخاتێکی سامپاولیەوە کارلۆ ئانچیلۆتی لە کتێبەکەیان نووسیوێتی بۆ هەندێک گۆڕانکاری کاتێ ڕاهێنەری میلان بۆم پرسم بە کلارەنسی دۆرف کردووە عیبە نییە ئەمە بۆی ئێستا کریستیانۆ ڕۆناڵدۆ پرسکردن لەگەڵەوەی کە تەداخل بکرێم دوو شەش جیاواز بەڵام پێ بڵێ میسی چۆن مناڵە میسی تەداخلی کردووە لەم حاڵەتەیە بێتەوە بەڵگەیەکە پێ بێت کە میسی تەداخلی کرد بێت وانە بەڵام حاڵەتە بۆ لەگەڵ کیکیستینە کە حساب نەکردمەوە بۆ ڕاهێنەر بۆ ڤیدۆ بڵاو بۆ تۆ کۆرۆنایە کە لە تایمی یەکەم بۆچی حساب بۆ کیکیسیتین و سارابیان ناکرا مارکا و ڤیدۆکە بڵاو کرایەوە کە سارابیا هاو جوێنی بیاریزانەکانەیە هاتە سەر من ناوچەی هونەی جوێنی بیاریزانەکانەیە ئەنجا دوای ئەوە تۆ لە یەکەم جارە بوو شتێکی زۆر نامەوە کە میسیا و قسەی کرد کاتێک کە ئەبیدال هات وتی یاریزانەکان بەباشی ڕاهێنان ناکەن و ئەنجا میسی هاتە سەر خەت و قسەی کرد ئەو پوینتە بوو لە بۆی ئەو بۆ بینەران ڕوون بێتەوە بەڵام میسی لە خۆ قسەی نەکرد و بۆ حساب نەکردن بۆ کیکیستینۆ بەڵام میسی کاپنی تیپەکەیە میسی کاپنی تیپەکە تۆ بەرپرسی بەشی وەرزشە هەیە کاتێک کە ئەگەر بەرپرسی بەشی وەرزەکەت هەست بە بەرپرسیارەتی بکات کاتێک کە بەڕێوەبەری ئەم تەلەڤیزیۆنە یە سوکایەتیە بە تۆ کا بەرپرسی بەشی وەرزەکە گەر خاوەنی کەسایەتی بناوی بڵێ سوکایەتی بە تۆ بکرێت کەواتە کاپتن نابێ بێ قسە بکە بۆیە ئێستا با مەسەلەکە نەگۆڕین بۆ میسی کریستیانۆ ڕۆناڵدۆ پێویستی بە ئەجوایەکە بۆ ئەوەی بتوانێت خۆی بەهێزکە بۆی بتوانێت ئەو نابێت گەورە بکرێ بۆ نمونە ڕۆناڵدۆ لە دوانێ شیا و توێتی فشارەکەم لە سۆڵشایر من پێم وانی ئەمە ئەو تەداخلکردن بێ من پێم تەداخلکردن نییە ئەمە داواکردنیەکە ئەمە فشارەکەم زەختەکەم بەسەری یاریم پێ بکەی کاکە ڕاهێنەرە و یاری پێ ناکات دۆشتا یەکەم یاریتە و جارێکە لەگەڵ ئەجواکە ڕەنهاتووی تا دوێنێ بوو تۆ لە کەرن پێش سەردەمی ئەم دوو یاریزانە
یاریزان ئەیتوانی بۆ جۆرە فشارکات یان دەسەڵاتی زیاتر بێ لە ڕاهێنەر ئەخەتۆ ئەو بڵێن خەیتی تۆ پێ گۆڕاوە کاک میش وەسم ئەوەیە ڕۆناڵدۆ لە ئینتەر میلان لەوانەیە لە بیرەوەری مینا زۆر باش نەبێ بە حکمی تەمەنەکە بەڵێ ئێستا تۆ بەڵام لەگەڵ کۆپەری ڕاهێنەرە کامیان هەڵبژێران لە ئینتەر میلانەوە کاک بڕیار ئێستا خەیتی تۆ پێ گۆڕاوە گریانەکەی بەرشەلۆنە و ئیداری بەرشەلۆنە بۆ ڕۆشتنی میسی بەشێکی بۆ ڕۆشتنی میسی لە ڕووی فەنی و بەشێکی بۆ لە ڕووی تیجارەتەوە لە ڕووی بازرگانی و زەرێر دەکات تا کریستیانۆ ڕۆناڵدۆ لەگەڵ ئەدیداسا کە بلوسەکانی مانچستەر یونایتد ئەڵێ 180 میلیۆن نزیکەی قازانجمان کردەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ ئێستا تۆ پێ بۆ بزنس نابێ بە حسابی سەردەمی کوپەر و بە حسابی ئەوە سەی تۆ پێ بکەین ئینتەر میلان و نیوکاسل لەناو نیوکاسڵ یاریان هەبوو لە قۆناغ کۆمەڵەکانی چامپیۆنزیکای ئینتەر میلان 4 گۆڵی لە نیوکاسل کرد نابێ بۆ شێوە سەی تۆ پێ بکەین نەبێت تۆ پێستا خەیت گۆڕاوە ئێستا کریستیانۆ ڕۆناڵدۆ پێویستی بە ئەجواایەکە بتوانێت یەکەم پارێزگایی لە ناو ناوبانگی خۆی بکە وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ دووەم بتوانێت لە تیپێکە یاری بکات کە ئەو ئاست و ئەو تەمۆحی هەیەی پێشکەشیکە لە خاڵێکتر زۆر گرنگە کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆچی مانچستەر یونایتد هەڵبژێت یان بەسەر بە شێوەیەکی گشتی بۆ پرێمەر لیگ هەڵبژێت ئەم یاریزانە بۆ ئەوە دروست بۆ تەحەدا بکە بۆ ئەوەی ڕکابەری بکە بۆی ململانێ بکە ئیتر ئەم ململانەیە لای نەیارەکانی لە هەندێک شوێن شکست خواردووە لای یارەکانی لەن تەحەدایە بەڵام ئەگەر وەکو تەحەدا سەیریگەی وەکو تاقیکردنەوەی خول بێت تاقیکردنەوەی خولیش مالکۆمیش خول تاقیەکاتەوە مالکۆماتە بەرشەوە ئێستا چۆتە خولی رووسیایەک دوایەتەوە بۆ فەرەنسایەکە ئەمە تەحەدایە من تاقیەکە منش یاریزان حەزم بێت بەڵام ئایا تا چەند ئەم تەحەدایە سەرکەوتووە لەگەڵ ئەم تەحەدایە شکست خواردووە ئەبێ هەموماندان بۆیان بنین ڕۆناڵدۆ ئەزمونێکی شکست خواردووی لە بێڤانتۆ لە ئیتالیا تاقی کردەوە باش کۆکردن لەسەر دروستە تا ئێستا هاتوو بۆ مانچستەر یونایتد بەس دەبرنێت چامپیۆنز لیگ نا وەکو هەوڵی تاکە کەسی تۆمارکردنی گۆڵ وەکو سەرکردایەتیکردنی دەردی عەرە بەڵێ ڕۆناڵدۆ سەیەبقا ڕۆناڵدۆ دەمێنێت ئەگەر لە ریاڵا بێ لە بەرشە بێ بەڵام لە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ چۆن بۆم نەگواردوولا لەگەڵ مانچستەر شکستیانە لەگەڵ بایرن گواردیۆلا ڕاهێنەرێکی خراپە ناتوانێت بڵێ ئەنچلۆتی ڕاهێنەرێکی خراپە ناتوانی بڵێەوە بەڵام گواردیۆلا لەگەڵ بایرن مونیخ شکستی خوارد ئانچیلۆتی لەگەڵ بایرن مونیخ شکستی خوارد کاک بەمە زۆر جار یاریزانیش باجی کەمی ئاستی تیپەکەیەدا بۆ نمونە ئەو یاری بەرامبەر بە پۆرتۆ وەرزی ڕابردوو وێفانتۆ سیستەمی یاریشی زۆر خراپ بوو ینی پۆرتۆ بەدە یاریزانەوە یاریگەڕانەوە توانی سەرکەوتن تۆمار بکە خۆ ئەمە تەنها خراپی ڕۆناڵدۆ نییە بڵێ وەڵا ڕۆناڵدۆ ناکرێت کاگۆران جا خراپی یانەکەیە مشکلاتی هاوڕەکانیتی لە یانەکە مشکلی تۆ پێ لە لەمەیە دروست بێت یعنی تۆ یاریزانی ساحە مەیدانی 100 مەتر ڕاکەیت و بەس خۆت یاریزانی تێنسی سەر مێز نیت گۆران لەسەر مێزەکە چێکە کاک برا سەر مێزەکە چێک تۆ 11 یاریزانی یەک ڕەگەز لە ڕەگەزەکانی ناو یاریگا و خراپ بێ باجەکە ئەیەن بەڵام کێ باجی گەورە ئەیە کەسی یەکەمی ئێستا گەورەتریش بووە ینی بازان گەورەتر بووە دەستەی ڕاهێنەران یعنی کێکو لێڤەرپوڵ ڕاهێنەرێنێ بۆ ئاوت بۆ جێبەجێکردنی ئاوت کاتێک کە ئاوت ئەمیانەیە لە ڕووی جێبەجێکردنەوە سەرکەوتووترە بێت و باشترە بێت کاریگەری لەسەر ژمارە گۆڵەکانی سەلاح و مانێژە بێت کاریگەری لەسەر جوڵە فێرمینۆژە بێت واتە ئێستاکان تەنها 11 یاریزانەکەش نییە دەستەی ڕاهێنەرانیش زۆر بڕیار جای وایە ئێمە بەس قسەکانمان لەسەر ئەو یاریەکە من خۆم کاتێکە لە کۆلێژی پەروەردەی وەرزش بووم بەحسەکەم لەسەر دراسة حالة قلق حالة قلق ياريزان دولي بيج ياري ولا أثناء يارية ولا كات يارية أماش كاريجري هي يعني أو دكتورة نفسية يا أو دكتورة درونية كي أنا كاريجري لسه ياريزانا كان أما أنا هم كاريجري بو يصير رونالدو هاتو بو تيبك هاتو بو تيبك خوشويست ترتيبك خوشويست لا هندران يعني هاتو حتى لا ياريزانا كان إذا كافاني دس برداري جماركي بو كريستيانو رونالدو بو أما أجواء يقدروا سكاكا قشبيني يقدروا سكاكا رونالدو أستيجي برز كاجوران كومالا كوميداتو بو جرافيكي دامانا ولا بيجي بيان سبورت هذا كان كومالا برسيارو بتشينا سري باش پرسیارەکەم با بۆ خۆت بێت ڕۆناڵدۆ توانێت ژمارە گۆڵی کە لە خولی ئیسپانی و ئیتاڵی تۆماری کردو بەم تەمەنەوە لە پریمەر لیگ وڵی خۆت قسەیەکی جوانت کرد یعنی ناکرێت سەرجاوی ئەم شتانە بدەینەوە ڕۆناڵدۆ گۆڵکارێکی لێ هاتووە گۆڵکارێکی قەناسە لە نەو یاریگایە ینی توانایەکی لە ڕادەبەدەری گۆڵ تۆمارکردنی هەیە بەڵام یعنی بۆرمە ڕەنگە ئەوە تا ڕامۆس ئەوە 4-5 هەفتەیە خولی فەڕەنسی تێپەڕیوە و لە یەکەم یاری بەرامبەر کلوب بروج یاری ناکە بۆی پێکانەوە یعنی تووشی پێکانە ڕەنگە ڕۆناڵدۆ بۆ منە تووشی پێکانە بێ ئەو شتانە بسڕێتەوە ینی کۆتایی بم قسانە بهێنی بەڵام ئەوەی کە
ئێستای ڕۆناڵدۆی ئەوەی کە پێناسی ڕۆناڵدۆ گۆڵکارێکی لێ هاتووە قەناسە ینی لە یۆڤانتۆس لە ریال مەدرید لە یۆڤانتۆس مێژووی گەوری لە گۆڵ تۆمارکردنا تۆمار کردووە بۆیە من پێم وایە بڵێ بەو ئەجوایی کە لە یانەی مانچستەر یونایتد بۆی ڕەقساوە بۆ خۆشەویستی کە بۆ هەندرانی تیپەکەی هەیە بۆ تیپەکەی هەیە ینی بەو مرتاحی کە دەرونی مرتاحە لە ئێستا گەڕاوەتەوە ماڵەکەی خۆی من بێگومان پێم وایە کێبڕکێ کات بۆ گۆڵکاری کاک بڕیار تەمەنەکانیان زۆر لێ بەرنامە بکەین ئێستا بڵێ ئەی کات ئەوەی کە هەیە ڕۆناڵدۆ ئەوەی کە ئێمە پێش ئەوەی پێێتە مانچستەر یونایتد یانی تا ئەم خولەکە ڕۆناڵدۆ گۆڵکارێکی لێ هاتووە گۆڵکارێکی قەناسە لە کەمترین فرسەدا گۆڵ تۆمارەکە یارمەتی هاوڕەکانیدا ئەچێک لەو یاریزانەی کە بەڕاستی بێپێناسەیە بەڵام نازانرێ لە مانچستەر بەو تەمەنەوە چی بەسەریە چونکە من بۆ دەستم پێکرد ماوەسا بە من بۆ کەوتم ڕۆناڵدۆ گەڕایەوە کەشێکی زۆر قورس کەشێکی تااقەت پڕوچێن 4-5 ژیانە مانچستەر سیتی مانچستەر یونایتد چێلسی لیڤەرپوڵ تۆتنهام بەڕێنەراتی سانتۆس هەمووی ئەمانە بنەوەی پریمەر لیگ پێم وایە بیرکردنەوەی سولشایر قرارەیە لەسەر ڕۆناڵدۆ وڵات پرسیارێکاتە بوو کاگۆران لوقمان هەر با بۆ بەڕێز بێت حەزەکەم ئەو جوێنەی پێیجەکە بخوێنەوە زۆر خۆشە جوێنی شیاوە بە من هاوڕێیەکە کاکیت خۆ بخوێنەوە کاوان حسێن بەخوای خوێنەوە جوێنی شیاو ئەڵێ باسی ڕۆناڵدۆ بۆ بە من باسی میسیەکە کورە ئەسڵەنە بێتە وەریشم بەرنامەی باسی میسی بۆیە کاکە دوێنێ شەو میسی هەموو شتێکی کرد ڕاست ئەنجا دوای ئەوە من چی لە تۆ کەم تۆ ڕق لە میسیە کە با ناوی هێرم پێ ڕابی ئەگەر بە عکسەوە بواە ئەگەر باسی میسی بواە و باسی ڕۆناڵدۆم کردایەوەتە نووسیم بەهمەن شازیشی کرد کۆمنتێکاتووە هاتووە ئەڵێ بۆ چی هەموو زۆرێ لە بەرنامەکەتان لەسەر میسی کریسیانوێ ئەو بەڕێزش داوای ئەوە کاڵە باسی میسی ناکەن ئەوەی کەم بزانم ڕخستنی تەوەرەکە لە پێناوەیە بۆ کە هەمی تایبەت بە پریمەر لیگ ئەتەنادەم پرسیارش کاتوی سم ڕەتیکەمەوەی کە بچینە سەر مانچستەر یونایتد عرە بڵێ ئەڵێ زۆر گەڕام بە دوای هۆکاری سەرکەوتنانم دۆزیەوە بەڵام زانیم هۆکاری شت زەوت هەموو خەڵک ڕازیکە جا تۆ لە بەرنامێکە باسی میسیکی تو باسی ڕۆناڵدۆکی تو باسی چاڤیکی تو باسی ئێمە بێت تەوەرەکان ڕێ بخینێرە لە گفتوگۆی دەرەوە یاریگا ئێستا هەفتەی داهاتوو کە کاک محەممەد پێما بێ ئەحمەدەکاری بەرنامە ئاوێت داماناوە لەسەر کاڵچۆ بەرنامە بۆ هەفتەی دواتر کاکێتەوە سەر خۆم بۆ ئامادەکاری بەرنامەکە داماناوە یعنی لەسەر خولێکی دیکە بێت واتە بۆ ئەوەی کاموو خولەکان خۆی پێ بڵێن ئەو بڵێم کە سولشایر تەحکوم بەس بڕیار کا گۆران لوقمان ئەڵێ سۆشایەت دەتوانێت لە کریستیانۆ وەربگرێ و بچینە سەر مانچستەر یونایتد لە مەرحەلەیەکە لە ریال مەدریددا ڕۆناڵدۆ ئاستێکی زۆر خراپیە بوو بەرەو دواوە هات بۆ لەبەر لە باڵای ساڵی 2015 بوو زیدان هات چی کرد سێ عاقلی زیدان هات شوێنی ڕۆناڵدۆی گۆڕی لە باڵەوە بۆ ڕاست هات بوو ناو بۆی ئێستا من تەسەورەکەم ئەگەر ڕۆناڵ سولشایر بتوانێت ڕۆناڵدۆ لە ناو بۆکسا تەوزیف بکات ئەوەیە قسەکە زۆر جوانە یعنی ئەوە ڕایەنەرە کاک براد بێجگە لە توانای جستەی خۆی توانای بەدەنی خۆی توانای گۆڵتۆمارکردنی خۆی ئەوە ڕایەنەرە ئەتوانێت بۆ منە ئەم یاریزانە بجۆڵن لەو یاریگایە زۆر گۆڵەکان ناو بۆکسا لە باڵەکان ڕۆناڵدۆ بە حکمی تەمەنی و بە حکمی کە لە پرێمەر لیگشا لە باڵەکان وانێ مەسافە نەبێت زۆر باشە یاریزانی مەسافە لە واتە بێ لە سەر ڕمیاری من تەسەورەکەم سەر ڕۆناڵدۆ زۆر باشە کاک بڕیار ژەکرێ بە حکمی باڵەکانی باشە بەگشتیانی مانچستەر یونایتد چۆن نەبینی ڤاران سەفقەیەکی زۆر باشە جادۆن سانچۆ یەکێکە لە یاریزانە زۆر باشەکانی بروسیا دۆرتمۆند دەبیرت نەچێ ینی گواستنەوەی ئەم چەند یاریزانە گواستنەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ جارێکتر پێمان نەڵێ کە سۆڵشایر دەتوانێت چێبڕکەی نازناوەکە بکە تۆزێ قورسە سۆڵشایر کێبڕکێ بکە بەڵام مانچستەر یونایتد ئەگەری یەک کێبڕکێ بکات جوانە لەبەرەی ناوی مانچستەر یونایتد ناوێکی گەورەیە و ئێستاش بە کۆمەڵی یاریزانی گەورەوە هاتووە لەسەر ئاستی هێڵی بەرگری لیندلۆف بەرگریکارێکی باش بوو بەکەمی خاڵی لاوازی مانچستەر یونایتد بوو بەڵام بەرگریکارێکی سۆپەر نەبوو ئێستا هێنانی ڤاران ئەم هێڵە تەواو کامڵ ئەکات ئەو ڤارانە کە دوو وەرز پێش ئێستا بینیمان لە ریال مەدرید لە غیابی ڕامۆسا هەڵەی زۆر بوو بەڵام ئەمە حاڵەتێکە کە یاریزان کە لە شوێنێکە ئامێنێتەوانێ تووشی ئەم دۆخە ئەبێت کە ئاستیشی بەرەو پێش ناچێت ئێستا کاتۆتە مانچستەر یونایتد خودی ڤاران ئەڵێ ئەزمونێکی دیکە و تەحەدیاکی دیکە بکەم بۆیە ئەوێ بە گروتینێکی دیکەوە بیبینی نوێ بێت لەگەڵ ماگوایرە توان دوانێکی باش پێک بێنن وان بیساکا و لوکشا و لە ژێر سەرپەرشتی سۆڵشایرە ئاسیان گەشەی کردووە لەبەرەی سۆڵشایر بە ئاستێکی زۆر بەراورد بە مۆرینۆ ئازادی زۆرە بەخشێتە بەرگریکاری باڵەکان سەرڕنگدانەوە بۆەوەی کە لە ئەنگلتەراش بێت یاریزانی سەرەکی و بەرەو باشتر بچێت بەژاری هێرشەکانەکەنەوە وای کردو کەم دو یاریزانە تواناکانی خۆیان گەشە پێبن و بیبینی لە ڕووی هێرشبەریشە توانیان هەیە کە گۆڵ دروست بکەن کە نزیک بنەوە لە هێڵی ناوچەی سزا لەسەر ئاستی هێڵی ناوەدەم یانەیە زۆر تۆکمە ینی ماکتومینای پێما بێکێکە لە باشنی یاریزانەکانی هێڵی ناوەند کە هەمان ڕۆڵی کارێکی
ئاستی فرێت بە هەمان شێوە فێرناندز کە لە وەرزی ڕابردوو لە دووەرزی ڕابردووانێکە لە هێڵی ناوەندا توانیوێتی کۆی یانەکە کۆ بکاتەوە لە خۆیە تا سەرکردایەتی هێڵی ناوەند دەکات ئەم تۆپانەی کە ئەم بۆ هێڵی پێشەواڵی ئەدات زۆر بە ژیرانەیە لە باڵەکانە دوو یاریزانی زۆر باشیە بە ڕاشفۆرد و گرینوود کاڤانیشە بۆکو گۆڵکار ئێستا کریستیانۆش بەتە ئیزافەیەکی زۆر تا کۆی پێگاتەکە پێگاتێکی کامڵە یانەکە یانێکی گەورەیە مێژوویەکی گەورەی هەیە لە پریمەرلیگا و برنەوەی نازناو ئامادەیە سۆڵشایر دەرفەتی لە بەردەستایە بوونی خۆی بسەرمێنێت و گەشەش بە خۆی بدات بەڵام نازناوەکە ڕووی پێکاتەوەی شکل و تیپانی کاک بە من نازام هاوڕامیانە لە ڕووی پێکاتۆی شکل و پێکاتانەی سۆڵشایر کە لە بەردەستایەتی پێکاتێکی زۆر باشە یعنی پێکاتێکی زۆر باشی لە بەردەستایە ئەسڵ یاریزانەکانیشی پێکاتێکی باشە بۆ یعنی جێگرەوەی باشی هەیە تۆشی لەسەر مانچستەر یونایتد پێ دوایە بتوانێت شێ بەرکە بکە بێگومان مانچستەر یونایتد بخۆی ینی پێش هاتنی ڕۆناڵدۆش بخۆی تیپێکی گەورە و بەهێز بوو ئێستا هاتنی ڕۆناڵدۆ ئیزافەیەکی زیاترە ئەوەی کە دیسان منە بڕیار باسی زۆربەی جونگەکان کرد مەوەسەر دووشت قسەکەم یەکەم باڵەکان دووەم خەلفە المهاجمەکەی کریستیانۆ ڕۆناڵدۆ باڵەکان کە سانچۆ لەوانەیە لەوێ یاریکە یان بۆ منە مارشیال یان ڕاشفۆرد یاریکە کە پێم وایە ئێستا لینگاردیش هاتوۆتەوە بۆ ئەویش کێبرچەیەکالەوە ئەمە باڵەکان ئەتوانن خزمەتێکی زۆر بە پێکاتەکەی سولشایر بکەن بەتابەتی لە ناو بۆکسە کە کریستیانۆ ڕۆناڵدۆ توانایەکی زۆر باشیە لە لەدانی سەرە و یەکێک لە خاڵەکانی تر کە ئیجابیە بۆ مانچستەر یونایتد بەتابەتی کریستیانۆ ڕۆناڵدۆ بە بۆچوونی من لە مێژووی تۆپی پێیە چکە جای وایە کە ئەڵین باشترین یاریزانی جیهان ئەبێ بڵێ یەکێک لە باشترین یاریزانەکانی مێژوو بەس من ئەمە قسەیەکەم بەرپرسم لێی یەکەم یاریزان لە مێژووی تۆپی پێەیە من بینی بێتم یان خوێن بێتمەوە نەبووە وێنەی کریستیانۆ ڕۆناڵدۆ کاتێکە فشاری لێ بکەی کاتێکە زەختی لەسەر بێ کاتێکە یاریەک ئاستی خراپە کە زەختی لەسەر بێت بتوانێت ئاستی بەرز پێشکەشکاتەوە لە پرتوگال بینیشمانە و لەگەڵ ڕیال مەدریدیشا و لەگەڵ یۆڤەنتۆسی شابینیمان ئەو کاتەیە یان خراپە ئاو هاتریکیە کرد بیر مەساڵێک میسی 10 گۆڵی هەبوو لە چامپیۆنز لیگ ڕۆناڵدۆ 2 گۆڵی هەبوو ڕۆناڵدۆ بە 12 گۆڵ بە گۆڵکاری چامپیۆنز لیگ گۆڵی لە مانوێل نیوەر کرد گۆڵی لە بۆفۆن کرد گۆڵی لە ئۆبلاک کرد هات بوو بە گۆڵکاریەوە بۆ ینی ڕۆناڵدۆ هەموو مقاوماتێک و هەموو سیفەتەکانی یاریزانی باشی تایە ئەمە باڵەکان توان خزمەتی بکەن لە پشتیشەوە خەلفە المهاجمێک بە تایبەتی فێرناندێز کە لە پرتوگالی شای زۆر ئینسیجامێکی باشی لەگەڵ ڕۆناڵدۆ وەرچەنە فێرناندێز لەگەڵ پورتوگالە ئەو ئاسە بەرزەی پێشکەش ناکرد بەڵام ئەتوانین خوێندنەوەی باشی هەیە لەگەڵ لە هەمان کاتە پۆل پۆک باشمان هەیە بۆی ئەمانە ئەتوان خزمەتێکی باش بە یانەی مانچستەر یونایتد بکەن گرنگە تۆ کۆمەڵێک شێوازە هەبێ بۆ تاقیکردنەوەی هێرشەکانە کاتێک مانچستەر هەمووی هەیە مانچستەر هەمووی هەیە لە باڵەکانەوە سانچۆ ڕاشفۆردە هەیە یان مثلا لینگاردیان هەنکات مارشیالیەتە ئەوەوە لۆکشاو یارمەتیە وان پیساکە یارمەتیە ئەمە حلولێک بەس لە مەسەدەمەیە دیاریکردنی پۆگبا تۆزە گرفت دروستەکە بەڵام تۆ یاریزانە بەرازیلەکە فرێت لەگەڵ ماکتۆمینای و فێرناندێز قەرەبووی ئەم شێوازاکەنەوە چونکە تۆ کاک بڕیار کاتێک کە تۆ یاریەکەی ئەگەر لە ناوەڕاستی یاریگایە دوو یاریزانیان سێ یاریزانە هەبێ ئەگەر هەریەکەیان شێوازێ بن ئەتوانیت حلول تاقی بکەیتەوە بەڵام تۆ بۆ منم ئەگەر سێ یاریزانە هەبێ هەر سێکیان لە یەک بچێت تۆزێ قورسە بۆ منە لە بەرشەلۆنەی ئەم کێشەیە هەبوو یعنی مەسەن سێرجیۆ بۆسکێت بوو لەگەڵ دیۆنگا بوو لەگەڵ ڕاکێتیش وەرسەکان یەکشیەوە بوون کاکە دیفاعەکە لایەنی هجومیان خراپە بۆی ئێستا لە مانچستەر یونایتد فێرناندێز جۆرێکە یاریکردن پۆگبا جۆرێکە یاریکردن ماکتۆمینای جۆرێکە یاریکردن فرێد جۆرێکە ئەمە لە باڵەکانی شەو بە هەمان شێوە باڵ کە ڕۆناڵدۆ تۆپ لە ناوەڕاستی بڵێن کەواتە کە بڵێن ڕۆناڵدۆ لە مانچستەر یونایتد یارمەتیەکی زۆر گەورەی هەیە لە باڵەکان لە هێڵی ناوەند بۆ ئەوەی کە گۆڵ تۆمار بکات دەستان خۆش کاک بە من مانچستەر سیتی بە ڕابەرایەتی گواردیۆلا هەر لە شاری مانچستەر مێینەوە دوایە سەر ئەو دووسیانەی تر کاتیشمان زۆر ڕۆشتووە مانچستەر سیتی لەگەڵ پیپ گواردیۆلایە ماوەی چەند ساڵێکە ئامانجی برنەوەی پریمەر لیگ نیە ئامانجی برنەوەی چامپیۆنز لیگە بەڵام نەگەیشتە بەو خەونە و نەیتوانەوە دەستی بێنێ پێکاتەکەشی پێکاتێکی زۆر باشە سەفقەیەکی گەوری ئەنجامدا گریلیش بە 100 ملیۆن یۆرۆ یعنی 100 ملیۆن پاوەند ینی ئەوەی کە ئەڵێ بۆم بکەن بۆی ئەکەن ئیدارەیانەکە یعنی دەستکراوەترین ئیدارە مانچستەر سیتیە بۆ ڕاهێنەر تا ئێستا لە ماوەی لە 4-5 ساڵی ڕابردووە چیت هەیە لەسەر گواردیۆلا و کەتیبەی گواردیۆلا بۆ وەرزی ئەمساڵ لە پریمەر لیگ دوو شت من لەسەر گواردیۆلا هەمە یەکەم گرنگە گەورەیە بەهێزە لە ناو کێشمە بەردەوام ئەپدەیتی خۆیەکە پرێمەر لیگە تۆ بێ ئەم تیکی تاکە دروستی گرنگە بەڕاستی ئەمە دەستکەوتە 100% ئەمە وەکو متعە وەکو خۆشی وەکو تۆپی پێ بەڵام کاتێک ئینە سەر نازناوەکان چکە ئەوەی کە ئەمێنێتەوە لای هاندەر چکە بەقسە بۆ هاندەرەکەین ئەوەی کە ئەمێنێتەوە لای هاندەر بردنی نازناوە
يعني من لا توانا ولا زيرشي گواردیۆلا کەم ناکەم و خۆشم قەت لەو ئاستەیان نابینم قسە لەسەر هیچ ڕاهێنەرێکم لەم ڕاهێنەرە خراپە ئەمە باشە من قەت بە یەکگوشە ناتوانم ئەو بڵێم بەڵام یعنی ئەوەی کە گواردیۆلا بۆ مانچستەری کرد وازە تیکی تاکەکە بێنەوە پەڕانمان تاو ئەوەی کە گواردیۆلا بۆ مانچستەر سیتی کردووە پلگرینی و مانشینیش کردیان وەکو نازناو یعنی یەکێک لە ئەسڵەن جوانترین نازناوی پرێمەر لیگ لای من لەوانەیە نازناوەکەی لەوانەیە دوو نازناوە لیستەر سیتی لای من دیشێک لە جوانترین نازناوەکانی مێژووی پرێمەر لیگ ئەو بیر ناچێتەوە کە کلاودیۆ ڕانێری هێنای دووەمیان ئەوەی مانشینی ئەی چامپیۆنز لیگی دیماتیۆ زۆر ناشرین بۆ لەخۆ چامپیۆنز دیماتیۆ کەس نازانێت لەکوێ یعنی بۆیە ئێستا هاندەرانی مانچستەر سیتی و ئیدارەی مانچستەر سیتیش سەقفی داواکاریەکانیان بەرز بۆتەوە ئەبێ چامپیۆنز لیگ بێت ئەبێ چامپیۆنز لیگ بەرێ بۆ ئەوەی کە بتوانێت هەم کۆمەڵی بوعدی هەیە ئەم تۆوەکو هاندەران ڕازیەکەی تەواو ئیدارەی یانەکە پارەکە و بەزایە ناچێ و سێمیان ئیتر ئەم گرێکوێریە ئەکەیتەوە کە لە دوای بەرشەرەوە نەوتوانی تۆ هیچ بکەیت خۆت پێویستە بۆ خۆت ینی بۆ خۆت پێویستە بۆ خۆت کا گۆران خاڵی لاوازی مانچستەر سیتی لە چیا بینیتەوە وڵی ماستەرسی من پێم وانە خاڵی لاوازی هەبێ ینی کاک بڕیار پێکاتێکی پڕ لە یاریزانی باش پڕ لە یاریزانی چاگانی هەر هێڵەیەگری یاریزانی زۆر باشی پێە لە هێڵ یەدەگیش جێگرەوەی زۆر باشی پێ بەڵام ئەوەی تا ئێستا نەیتوانیوە سەرکەوتوو بێ معنی لە پریمەر لیگ ئەم پیاوە زۆر سەرکەوتوو بووە قسەکەمان سەر پریمەر لیگ سەرکەوتوو بووە لەو چێشمەیە لەو جەوە پڕ لە وزە و پڕ لە چێبڕکەیە توانیوێتی ئەم شێوازیاریکردە بەسەر ئەم یاریزانە بەسەر یاریکردنی بە هێرشبەری وەهمی من پێم وایە وەرزی ڕابردوو سەرکەوتوو بوو لە بەشێکی زۆر لە یاریەکانی ینی کاک برات بۆ یعنی بەشێک سەیکە سی دیبرۆینکە سی فیلفۆدینکە سی ڕیاز مەحرەزکە سەیری ئەم بێرنادۆ سێلڤاکە سەیری ئەم یاریزانەکە خۆی گرنگی یاریزانی باش دەوایە کە زیاد لە مەرکەزێک یاری بکە یعنی ئەمانە زیاد لە مەرکەزێکیان نەبوو لە یاریگایە یعنی تەنانە یاری پاریس سان ژێرمانش کە بردیەوانەیە گرفتی هەبوو لەوەی کە بە هێرشبەری وەهمیاری وەڵی من لە چەند یاریەکە هەڵەکانی ناڤاز من لە بزانەگەڵەوە باسمان کرد ئەو کاتە قەناعەت کە بۆ 5-6 یاریەک من بڕوام وابوو بە هێرشبەری وەهمی ئەو تیپە زۆر باشە یعنی کاکە دیبرۆین تەیە لەو هێرشبەری وەهمی هەم توانێت تۆمارکردنی گۆڵی هەم دروستکردنی گۆڵ هەم توانای بڕین یاریزانی هەیە گۆندۆگان بە هەمان شێوە شوێنی ئاڵوگۆڕکردن فیلفۆدین بە هەمان شێوە یعنی بێرناردۆ سێلڤا ئەم یاریزانە کە ڕیاز مەحرەز یعنی کاک بڕیار خۆی گرنگی یاریزان دووبارەیە کە ملۆیە کە توانای شوێنگۆڕینی هەبێت ئەگەر لە بۆکسە مەترسی هەبوو ئەگەر سەرکەوتوو بووایە بۆچی هەوڵی بەدەزێنانی هاریکین ئەداد بەو ڕێژە زۆرە عین کە شێوازە بوو تاقی کردەوە زۆر هەوڵی بۆ نەیە وەکوی کە نیو هێندەی ڕبعێک سنتێکی ڕیال مەدرید هەوڵی بۆ من پێم وانە گواردیۆلا لە یاریکردن وەکو هەوڵی بۆیان بوو کاک بڕیار واتە گواردیۆلا لە مێرکاتۆە پلانی هەبوو کۆی کە هاریکین بگوازێتوانێ و پلانی هەستی بە مەترسی کردی بێ لەو شوێنە بەڵام من پێم وانە گواردیۆلا لە یاریکردن بە هێرشبەری وەهمی زەیری کردبێ من پێم وایە بەس لە یاری کۆتایی بەرامبەر چێلسی بێگوم کاک بڕیار چێلسی زۆر ئامادەتر بوو کاک بڕیار چێلسی سەرنج بەدەگمە تۆپ شوێتە ناو هێڵی سزای چێلسی وانەگە بگەڕێنە بۆ یاریە کاک بڕیار بەرگری کارانی چێلسی زۆر ئاسوودە درێژایی وەرز نەک بەرامبەر شاری لەسەر نەبێ هەڵە ناکات یعنی ڕیال مەدریدیش هیچ مەترسیەک لەسەر گۆڵی چێلسی دروست نەکرد کاکە لە چامپیۆنز لیگ وەرزی ڕابردوو یعنی هەر بە درێژایی وەرز چێلسی خاوەنی یەکێک لە باشترین بەرگریکارەکان بوو کاگۆران نازناوی جام بوو چێلسی مانچستەر سیتی هەر بە هەمان شێوە چێلسی بردیەوە دوای ئەوە چامپیۆنز لیگ ژەر چێلسی بردیەوە یعنی مشکلەی گواردیۆلا لە چیا بوو لەو یاریانەیە حت بە هەمان شێوەی پێشوو بەرامبەر چێلسی یاریە کرد تۆ بە تەریقەیە شکستی ناوە حدیسان هەبامان تەریقەیە یعنی ئێستا ئەگەر من بێم بۆ شەڕ لەگەڵ تۆیە تۆ ئەگەر بزانی من شەکێکم پێەیە تۆ خۆت ئامادەکەی بۆیە من ئەشکێم لێت بۆ تو خۆ ئامادە کردووە گواردیۆلا کاتێکە بەرامبەر چێلسی یاریە کرد بۆ شێوەیە هات بەم تەریقەی یاریکرد کەشف بوو بۆیە دیفاع عن المنطقة بەرگری ناوچەی یەکەم و تۆ بە هێرشێل گەڕاوە و چەکەکانی هێرشێل گەڕاو پێ کای هاڤێرس و تیمۆ بەشێکی تریش کاک بەمان لە یاریکردنی بە هێرشبەری وەهمی یعنی گابریل خیسۆس بوو ماوەیەک تووشی پێکان بوو ئەگەرۆ بۆ هەر لە پێکان یعنی یاریزانەکانی هێڵی پێشەوەی سەرڕەمی یعنی هین نەبوون کاک بەمان ئامادە نەبوون ئامادە گۆران تۆ لە یاری نەکردن بە هێرشبەری سەرڕەم و یاریکردن بە هێرشبەری وەهمی سەرکەوتوبی لە قۆناغێکە بەڵام کاتێکە ڕوبەڕووی تیپێکی ئامادە بیتەوە ئێمە دیسان باسکەمەوە کە باسی ڕیال مەدریدکەین باسی بەرشەو نەکەین یعنی هاندرانی ڕیال مەدرید بەرشەو سەرەوە کۆک بوون ئەیان زانی تیپەکەیان بای چەنەیە گە ڕوبەڕووی تیپی گەورە ببنەوە
تووشی چ شکستێکە بن ڕاست بۆیە ینی هێڵی ناوەڕاستی ڕیالمەت کە تۆنی کروس و مۆدریچ و کاسیمیرۆ بوون یەکەم جار بوو ڕوبەڕووی هێڵێکی ناوەڕاست ببنەوە کە لە خۆیان باشتر بێکە بەرشەلۆنە بە هەمان شێ بۆیە مانچستەر ڕوبەڕووی تیپێک بۆ کە ئەزانێت چی زۆر باش بڕیار بە کورتی ئەمە قسە لەسەر مانچستەر سیتی بکەی گواردیۆلا ئەمساڵ لەگەڵەوەی کە هەموو هەوڵێکی بۆ بەرنەوەی چامپیۆنز لیگە پێ دوایە چ بڕکردن سەر نازای پریمەر لیگەکە بەدڵنیایەوانی ئەو پلانە تۆکمەی کە چەند ساڵە گواردیۆلا کاری لەسەرکات بە هاوبەشی لەگەڵ کارجێڕیانەکەیە و ئەو ژێرخانە باشی کە هەیەە و ئەو پێگاتە تا زۆر گەنجی کە لە بەردەستایەتی بە ئەزمونێکی زۆر کام هێڵە تۆ خراپی هێڵەکان لەکوێ ئابینی پێم وابێ یاریکردن بە هێرشبەری وهمی نەبوونی سەرڕمێکی واقعی کە پشتی پێبەستێت و دڵنیایی باتە ئەم هێرشبەرەکەی بۆ لە پریمەرلیگەم شەواسە کەوتوو بوو ئێستا تۆ بۆستی وەش هەفتەی ئەم وەرزە قورسە لەبەر ئەم وەرزە چێلسی بە هەمان ڕیتمی وەرزی ڕابردواتەوە نێو کێبڕکەکەم جوانە لێڤەرپوڵ دوایینە سەری پێکانەکانی بۆ گەڕاوەتەوانێ و تا ڕادێک یانەکە لە گرفتەکانی وەرزی ڕابردوو ڕزگاری بەکەنا ئومێدێکی زۆر ڕوتێ کرد بوو جگە لەو ژاندەرانی لێڤەرپوڵ بگەڕێنەوە ناو ئەنفیلد یاریکردن بۆ هەموو یانەیە قورسان مانچستەر یونایتد پێگاتەکەی لە یەڵی بەرگری باشتر کردو یانێکی وێزهام لە یەڵی بەرگری گرێبەستی کردو ئەستۆن ڤیلا واتە هەموو یانەکان لەسەر یەڵی بەرگری گرێبەستیان کردووە یاریکردنی مانچستەر سیتیش سیوەش هەفتە بەبێ هێرشبەرێکی زۆر باشی گۆڵکار گواردیۆلا هەڵی نەکرد گریلیشی گواستە و ڕێزەکانی هەوڵی گواستنەوەی هێرشبەرێکی سەرڕمینەدا گریلیشیان کە گواستوانێت گواردیۆلا ڕەنگە بۆ مەرزە هەنێ گواست بێت ڕانەرێکە پلانەکانی بۆ یەگوەرز نییە بەڵام لە تایمی گریلیش فیلفۆدینت هەیە ڕیاض مەحرەز هەیە نیەتی بۆ گریلیش ڕاستەخۆ بەرەو هێڵی سزار گواردیۆلا یاریزانێکی نەبوو بتوانێت هێندەی گریلیش بتوانێت بە تۆپۆ بڕوات و بەناو هێڵی سزا بڕوە بدان گویا بنین هێنانی برۆینیش لە ستەرلین بێ هیوا بوو لە ستەرلین بێ هیوا بوو گریلیش کاگۆرە کاکە ستێرلینگیش تا کۆتایی ئەڕۆی لە کۆتایی خراپەکە ئەجابەت گریلیش مشکلەیە ناتۆی پێ چیەتی ئەوەی لە بزەی کۆتایی خراپەری گریلیش لەوەیە کە لەمسەی خیری باش زۆر باش گرابەتی لە پاسەکان مانچستەر سیتی ئالەو شوێنەیە تو باسی دیبروین نەکرد ئەم لە باڵا یاریەکە ئەم لە ناوەڕاستە کێشەی لە باڵەکان شاریەکە گۆندۆگانی هەیە دیبروینی هەیە لە پشتیانەوە ڕۆدری هەیە فێرناندینۆ هەیە زۆر باش دەست خۆش کاک ڕێکسەر ڕاستە خۆ دێمە سەر لیڤەرپوڵ و یۆرگن کلوب چۆنە بینی لە وەرزی ئەمساڵ کلوب کۆمەڵە یاریزانی بۆ گەڕایەوە یعنی ها ئەم تیپەی کە بەردەوام لە نێو یاریگەیان فێڵ زۆر مەترسیدارەک و باس کرد هاندەرانی یاریزانی ژمارە 12 پێ دوایە کلوب و لیڤەرپوڵ ئەم وەرزە چیەکەن گەڕانەوەی هاندەران بۆ ناوەفێدەوە کەەوە هەموو یانەکان قسەیان لەسەر کردەوە ڕایەنەکان قسەیان لەسەر کردەوە کلوبیش بە شتێکی زۆر باش ێزانانی لەبەرەوەی ئەوەی کە لە یاریگادا یاری کرد بێت ئێمە لەوانەیە هاندەرە زۆرە نەوە بێت بەڵام بچیتە ناو یاریگا هاندەرێکی زۆری دەرونیەن بۆ ئەم یاریزانە نەبێتە دەعمێکی زۆر گەورە بەتایبەت تۆ کاتێک یاریزان تۆ پێلە دەزیاد هاندەرانی ئەنفیڵدەمی پاڵپشتێکن و چەپڵی بۆ لێن نێمە هیوای بۆ گەڕێتەوە بە وزەیەکی باشترەوە بگەڕێتەوە ناو یاریگا و کە کاتێک گۆڵ تۆمارەکات وزەیەکی زیاتری بۆ کۆکەنەوانێ بۆ ئاهەنگ جێڕانەی ئەنفیڵد ئەمە یەکێ لەو کارەکانە کە ئەمە واکات لێڤەرپوڵ وەرزە باشتر بێت گەڕانەی پێکانەکان چ ڤاندایک و گۆمێس و ماتیب وەرزی ڕابردوو تەنها گرفتەکە ڤاندایک نەبووە جگە لە ڤاندایک دوو بەرگری کارەکەی بەرگری بوو تۆ هندرسون و فابینۆ هاتنە هێڵی بەرگری ناوەندیش خراپترە بوو بۆیە ئێستا هێڵی بەرگریەکەی باشتر بووە تیسیماسک لە بەرگریکارە یۆنانیەکەش لە باڵی چەپ لە سەرەتاوە لە شوێنی ڕۆبەرتسۆن یاری کرد یەک دو یاری ئەویش ئاستێکی بەرزی پێشکەش کردووە ئارنۆڵد بە هەمان ئاستی دووەرز پێش ئێستا یاریەکە وەرزی ڕابردووە ئارنۆڵد وەک پێویست نەبووە گۆڕانکاری کراوە ئێستا شاکیری لە سەکوسیەدەک کە هەندێک یاری بەجێ هێشتووە هەندێک یاری کلوب پشتی پێبەز ئێستا ئەوە نەماوە ڤیناڵدۆم قایدێ بۆ لە ئەم گۆڕانکاریانە ڕوویەوە بەڵام دوجار ئەوەی کە کلوب چەند وەرزە یاری پێکا لە شێوازی یاریکردن و لەو کەرەسانی کە لە بەرزسیاتی پشتی پێبەستێ لە سەلاح و لە مانۆ لە فێرمینۆ و لە جۆتا هەرم یاریزانانن بەڵام پێکانەکانی بۆ گەڕاوەتەوانێ و ئەگەری هەیە لێڤەرپوڵ بەراورد بە وەرزی ڕابردوو باشتر لێڤەرپوڵ پێویستی بوو لەم هاوینەیە گرێبەستی گەورە ئەنجام بدا تیپێک بەهێزە باباسێمەکەی بەسم بە لیڤەرپوڵ ئەو تیپە بەهێزەکە یەدەگی باشیە باش یەدەگی باشیەیە کلوب نەخێر نیەتی لیڤەرپوڵ تیپێکی باشی هەیە وەکو یانزاییزان بەڵام وەکەوەی کە کاگۆران ئێمە نابێ قسە لەسەر هەفتەی یەکەم و دووەم و سێم بکەین ئێمە بێت کە سێکە تیپەکە بە شێوەیەکی گشتی تۆ هەفتەی پێش و تا هەفتەی پێنج لیڤەرپوڵ پێش هەفتەکەی بردەوە تا هەفتەی شەشیش ڕاستە مانچستەر وەرزی ڕابردوو مانچستەر فترێک وا بوو کاتێک تۆ ئەم تیپە دروستەکەی تیپ دروستەکەی بۆ ئەم تیپانەکە ئاڵێم تیپ جیاوازی هەیە ئامانجی یانەی کریستال پالاس لەگەڵ لیڤەرپوڵە تۆ
تۆگەر باسی کریستال پالاس بۆ من بکەی ئەڵێم کریستال پالاس مانەوەی لە پرێمەر لیگا دەست بەڵام بۆ لیڤەرپول هۆکار یەکەم پوینتی یەکەم ئەگەر لە تۆپ فۆرانە بێ مشکستە ئەگەر پاڵەوان نەبێ لەوانەیە گلەیەتە سەر ئەگەر دووەم بێ باشترە سێم و چوارەم مەڵی خراپترە ئەمە بۆ لیڤەرپول و بۆ چێلسی و مانچستەر یونایتد و مانچستەر سیتی و گەورەکان ئارسناڵەکەی تۆ ناوی کاتێ تیپێک گرنگە تۆ یەدەجی باشە بێت 38 هەفتەی پرێمەر لیگ هەیە تااقەت بڕۆچن ململانی چامپیۆنز لیگەکەی بەلایانی کەم و هیچ نەڕۆیگەتە قۆناغی هەشتی پێش لیڤەرپول لە جامی کە تینگلتەرە جامی پرێمەرشیپ هەیە کەواتە تۆ کۆمەڵەکەی بێت تیپ هەبێت تیپ ناکرێت تۆ بۆ بەرامبەر لە پرێمەرشیپە لە ئەفو پرێمەرشیپ پلەیەکە لە خولی جامیانە پیشەگەرەکان بەمانی و فێرمینۆ سەلاح یاریکی لە جامی قەڵغانە هەر بە هەمان شێو لە پرێمەر لیگا بۆ یاریکی کاکە تااقەت نامێنێت توانات کاک بە منەوە خاڵش بیرم چوو ینی گرفتی مانێ سەلاح ئەینە وەرزی ڕابردوو شاجارێکی دیکە و دووانێ من پێما بێت تاستەکانە بڕ نەکراوە لەبەرەی سەلاح لە لێدوانەکانی شانەی شادەتوانێت منەمەوێت گۆڵکار منەمەوێت گۆڵەکان خۆن تۆماری کاتب عدل نین بەڵگە وڵا بەڵگاوەیەکە توی بینی محەممەد سەلاح هەروات جارێنێ دوانیە سیانە نایە تۆپەکەنیا بەمانیمانی گۆڵکاکە ئەو گۆشەی میدیاکان باس زۆر باشە من پێم وایە بوونی جۆتاش لە پێشەوە زیادێکی زۆر باش ئەمە زۆر ڕاستە یعنی جۆتات هەیە لەگەڵ فێرمینۆ دێ باڵەکان محەممەد سەلاح ومانی بەڵام تو ئەبێ تیپێکی تۆکمە دەبووی بێ ململانێ بکەی ئەبێ بێ ململانێ بکەی بەوەی کە پێویستە مەسەن بۆ منە باسی گۆڵچێکاکەین ینی ئەلیسۆن بیکرد گۆڵچێکی زۆر چاکە گۆڵچی بژاتی گەورک و بەرازیلە بەڵام ناکرێتەوە وەکو مانیۆل نیوەر لە جامی ئەڵمانیا مانیۆل نیوەر لە خولی فەرەنسا خولی جامی ئەڵمانیا مانیۆل نیوەر لە خولی ئەڵمانیا مانیۆل لە چامپیۆنز لیگ لە یاری ئاسانە مانیۆل نیوەر لە ئەڵمانیا هەر مانیۆل نیوەر یکاکە تووشی پێکاری بۆیە ئەلیسۆن بیکەریش مشکلەکەی ئالێرایە تۆ ئەلیسۆن بیکەری لە باشترین گۆڵچەکانی جیهان ئەبێ یەکێکی باشە هەبێت کاکە هەم ملانی لە جامەکەیە بکە ململانێ بکە تووشی پێکاوە بەس جارێ کێ هێرەیە باشە فریان بۆچی من نەگەرانەرێکی لیڤەرپول بە من دەستخۆش ئێستاش وەکو ئارسناڵ داماوەکە بە سەردەمی خۆزگان بە سەردەمی ئارسنفیگەر کاکە لە خراپترین دۆخە وڵی لە پلەی چوارە مابووین وڵی ئارتێتا دەم بەحسا تەلەوەکی فێرسوو بکات لە بەرنامەی وێزەکانی پریمەر لیگ زۆربەی کاتۆ پرسیارەیە کرد کە دووشەمە بۆچی ئارسنال ئارسنفیگەر دوور ناخاتەوە مەتەسیەک و ماشتوناتیدی فرگسۆنی لێ دەستخۆشواتە دوستنەوە ئاسانە بەس کێنی تەشوێنی کاک بە من چێلسی لەژێر سەرپەرشتی تۆخێل تیپێکی تۆقێنەرانی چێلسی خۆزگەهاندەری چێلسی ئێستا لە هێڵی پێشەوە زیادەیەکی هەڵە دەڵاوەیە هاتووە دەبابەویش لۆکاکۆیە کە لەگەڵ ئینتەرمیلان بە ئاستێکی زۆر ناوازەوە دەرکەوت ینی لەگەڵ ئینتەر هاوکارێکی پایشی گەوری برنەوەی نازناوی کاڵچۆ بوو ئینتەرمیلان چیت هەیە لەگەڵ لەسەر چێلسی من حەزەکەم هیچ قسە نەکەین بەس باسی جۆرجینۆکان تی بکەین تیپێک دوو یاریزانی هەبێت دوو ئیرتیکاس بێگومان باشترین یەکێک لە باشترین دوو ئیرتیکاسەکان لە مێژووی تۆپی پێ ئەبێ پێشەوە چەنەوەزێکی باش تا بم بۆ خۆشیەوە بوت لۆکاکۆ یەکێکە لەو یاریزانانەی کە دروست بۆ بۆی لە پرێمەر لیگاریکە ئەو هێزوو بۆ ئەزمون یەکەمی شکست خواردوو لەگەڵ چێلسی زانچی کا گۆران تۆ ئەزمونونەکە وکو گریزمان لە ئەتلەتیکۆ مەدریج ئەستێری تیپەکە بوو لە فەرەنسا ئەستێری تیپەکە هاتوو لە بەرچەوە شکستی خواردووە ئەبێ بزانین لەکوێ یاری پێەکەی ئەمە یەک ڕاست دووەم تۆ کرانە و ئەزمموی یاریکردنە چۆنە لە قۆناغێکە لۆکاکۆ پێویستی بە چێلسی بوو بۆ یاری داکە خۆی بسەرمێنێ وەکو چۆن محەممەد سەلاح لە قۆناغێکە پێویستی بە ڕۆما بوو پێویستی بە فیۆرنتینا و پێویستی بە بازل بوو ئێستا لیڤەرپول پێویستی بە محەممەد سەلاح بێگومان وایە زۆر ئێستاش چێلسی پێویستی بە لۆکاکۆیە بۆیە وا هاتووە چێلسی بەهێنانی لۆکاکۆ بزان چەند کێشەی چارەسەر کرد سەرڕەمی نەبوو چێلسی لە دوای ڕۆشتنی ئۆلیڤەر جیرو بەناچاری کای هاڤێر زیاری تیمۆرنەر هێرشبەری دووەمە خەلف المهاجم ڕاستە بەڵام ئێستا هاتوو ئەمە هێرشبەرێکی چاکە بۆ دروست بۆ لە سەرڕەما هاتووی تیمۆ ڤێرنەر خەیتەوە ئەو شوێنی کە تایە بەهێزە یەکێک لە هۆکاری شکستی گریزمان لە بەرشەوە ئەو بە لە شوێنەکە یاریپێکردکردن ڤێرنەریش بە هەمان شێوە چونکە ڤێرنەر وەرزی ڕابردوو گلەیەکی زۆری لەسەر بوو زۆر هەلیەفەوتان ئێستا هێناتۆ شوێنی خۆی یاریەکە کای هاڤێرس هەیە ئەتوانێت یاریکە لە باڵەکانەوە ئەتوانێتکە تو ئەتوانیت ینی کۆمەڵێک حلول هەیە لە بەردەمی تۆماس تۆخێلا کە بتوانێت بەرگری هێرشبەرەکان یاخود تەوزیفی کات لۆکاکۆت هەیە لە پشتەوە سیان دائنیت سیان دابنیت هەم تامی هێرشبەرن تامی ناوەڕاستکارێن بەکای هاڤێرس و بە ماسۆن ماونت لە پشتیشیانەوە دوانە هەیە کە زەمانەکە نگۆلۆ کانتی و جۆرجینیۆیە
ئێکاتە تۆ تیپێکی زۆر هێڵی دواوەش یاریزانی زۆر باش لە پشتەوە کاکە ڕۆدیگێرێت یا گۆسلڤادەیە لەگەڵ لەگەڵ من ئەمە کەی واسێ نەگاک بڕیار جیمسەیەکەیچێکە لە باڵەکان کریستیانسن یەدەجێکی زۆر باشە جا بۆیە لەم تیپی بەهێز بۆیە مارکۆز ئەلۆنسۆ بەڵێ یعنی ئەنجا لەسەر و هەموویەوە تۆ گۆڵی چاکە گۆران بەڕاستی گۆڵچی کە ئەڵێن نیوەیتی بە فعلی لای چلسی بۆی بێتە باشی نێزانی کشوری ئەفریقا بەڵێ ئەنجا تۆ یەدەکەشە کیپایە کەواتە ینی تۆ تیپێکی زۆر ئامادەی تیپێکی زۆر باشی تیپێکی ئامادەی بۆ ململانێ ئەم تیپەی تۆماس تۆخەل جیاوازە لە تیپەکەی یورگن کلۆپ بەڵێ تۆ تیپێکە پێەیە یەدەگی باشیشە کاتوانێت توانێت گۆڕانکاری دەستخۆش چیت هەیە لەسەر چێلسی وێدەکانی چێلسی بەمان زۆری باس کرد لەگەڵ زۆریا کۆک بووم لەسەر مەسەلەی لۆکاکۆیە زۆر ڕاست ینی هاتنی لۆکاکۆ وا ئەکات کە تۆ خێل لە ڕووی تاکتیکیەوانێ چەند تاکتیکێک جێبەجێ بکات غەدر لە حەکیم زیاژ ناکە آخر بەبێ حەکیم زیاژ خۆ ناز نایبێت خوا بەم باسی حەکیم زیاژکەم زۆر چێلسی لە خیالی ئەزانی خەلیلۆزیجە ئەڵێکی ڕاهێنەری هەڵبژاردەی مەغریب ئەڵێ لە ژیانمان یەکەم یاریزانە بینی بێتم طموحی ئەوەی نەبێت لە مۆندیالە یاری بکات طموحی ئەوەی نەبێت بێت بجەنجێ لە ڕاهێنانەکان و ڕاهێنان بکات ئەم یاریزانە چۆن بێ پشتی بێ بەستی زۆر باش بوو نەوەزیەکەمی خراپ نەبوو کاکە مۆریبا یاریزانی بەرشەوەن دیسان هەندرە نەڵێن بۆیتەوە بەرشەوە باسی یاریزانەکەی کە ئەبێت چۆن ئاگای لە خۆی بێ مۆریبا 4-5 یاری هات دەرکەوت ڕسمی بڵاو بۆ لە دوورگەی بیزاوانە بەنێرگەلە کێشان و بە یانی شەوانی وانەوە ئەبێ یاریزان گرنگی بەخۆی بە ڕاست یعنی خەلیلۆزی ڕاهێنەری هەڵبژاردەی جەزایر حەکیم زیاژ جەزایریە بەڵێ مەغریبیە حەکیم زیاش ڕیاض محەرز جەزایریە ئەڵێ ینی لە ژیانمە یەکەم جارشتیوە کارەکە دەرەوەی لا کێشە دەرەوەی لاگەشت سەوزەکە تۆ بەهێزنەکەی ناتوانین لاکێش سەوزەکەی باش تمۆحی نیە بەڵێ تمۆحی نیە تۆ ڕنگدانەوەت چۆن ڕنگدانەوەت لە یانەکەت کاریگەری بۆ هەڵبژاردەکە دەیە ڕنگدانەوەی هەڵبژاردەکەش بۆ یانەکەش کاریگەری زۆر باشە کاک بڕیار ئەمەوێت لەسەر دوا یانە قسە بکەم تۆتنهام و سانتۆ کە ئێستا پێشەنگی پریمەرلیگ یامەنۆ هەڵگوت و یەک گۆڵیشان لەسەر تۆمار نەکراوە لە ماوەی 3 جەولەی ڕابردووە ئەم تیپە ئەم ڕایەنە پرتوگایە لەگەڵ وڵڤرهامپتۆنیشی چێکە بوو لەو تیپانەی کە مەترسی و بەسەر تیپە گەورەکە کردی بەیانێکی گەورەی بێگومان کردی بەیانێکی گەورە لەگەڵ تۆتنهامە چی بە چیەکە سێ یاری کردووە سیارێکی بردەتوانێت بەڵام وەرزی ڕابردوش مۆرینۆ لە شەژیاری سەرەتایە براوە بوو 18 خاڵی گۆ کردەوە پێشەنگی گرتە بوو بۆی ما ڕاهێنەرە بێت کاتی پێ بدرێت بەڵام ئەزممونیمان بینیوە لە پریمەر بەڵام لە وڵفرامڵتۆن لەگەڵ یانەیەکان نەبوو کە کێبڕکی پلەکانی پێشەوەکە واتە ئامان GSA توتنهام بنەوەی نازای پریمەرلیگ نییە بەڵام گەیشتنە بە چامپیۆنز لیگ کاتە 3 و 4 ماتە ئەوانیانەیە لێکی لەم دووپلێ بەدەست بێنن سانتۆ تا ئێستەکانە لەم کێبڕکیان نەبووە تا نەفەس درێژیم ڕاهێنەرەمان نەبینیە بۆەوە بۆیە پێویست دەکات ئەم ساڵ ئەزمونەکەی خۆی تاقیب کاتەوانی قسەکردن لەسەری پێمانە بەی کە سەرکەوتۆ بیان سەرکەوتو ناگەشتێکی باش بێت تەنها ڕۆناڵد کۆمانیش بۆ پێی کە لێ یانەکانی وەکو ئیڤرتۆن و ئەوانی دیکەدا یعنی ئەو نەفەس درێژی نەبوو بۆ سیوە شەفتە بینیمان وەرزی ڕابردوو لەگەڵ بەشۆنەیە لە کۆتایەکانە خۆی نازناوەکەی لە دەستدا واتە ئەو ڕاهێنەرە نەگەیشتبووە ئەو ئاستی کە لە کۆتایەکانە بجەنگێ بە تەواتی بۆ هەفتەکانی کۆتاییش بجەنگێ بۆی ئەم ڕاهێنەرش تا ئێستا ئەومان لێ نەبینیوە ڕاستە بەراورد مانچەستەری تیپەکەی زۆر ڕێکخراو بوو و خێراییان زۆر باش بوو بۆ شایەکانی مانچەستەریان زۆر باشی قۆسانێ بەڵام دەبێت هەفتەکانی دواتریش تۆ لەسەر تۆتنهام هەندێک ڕاهێنەر ئیزافەتە بۆ قسەکانی کاک بڕیار کاتێکە زۆر یاریزان و ڕاهێنەرە بۆ کەلەتیپێکی ئاساییان زۆر گەورن بۆ نمونە ئەگەر بیرتان بێت یاریزانەکە بوو لە ئایندۆڤن ماتیاکی زمان یەکی بوو یاریزانێکی زۆر باش بوو یاریزانێک بوو لە ئایندۆڤن نبوو زۆر گۆڵکار بوو چەلسی گواستیەوە کاتە چەلسی شکستی خوارد ڕاهێنەری زۆر ترمان بینیوە مەسەڵەن ڕاهێنەری گەورەمان بینیوە ڕاهێنەری متەوەسط بووم لە یانەی ڤالەنسیا بوویان لە گاسپرێنی لە جەنەوا بوو بەڵێ کە ڕاهێنەری ئینتەر میلانێ نای لەژێر شاری تەرمینانە باشە ئێستا گەڕاتەوە بۆ ئەتڵەنتا زۆر باشتریش بۆچی ئەمە شکستەیە جارێکە جاری وایە تۆ ئێستا وەسەر بابی بەستنەوە بە نونۆ سانتۆ ڕاهێنەری وڵڤرهامپتۆن یانیشی ئاسایی بووە نەزەختی ئەلامی لەسەرە نەزەختی هەندرای جوانی دروست کرد پلەی حوتەم بێنێت و پلەی چواردەم بێنێ بۆچی یانی بۆچی کردی بیانێکی جوان من بەسم ئەوێ نەزەختی ئەلامە لەسەرە نەزەختی هەندرانە لەسەرە بەڵام تۆ ئێستا ڕاهێنەری یانەیەکیت کە یانێکی گەوری لەندەنە
گەشتە یاری کوتای چامپیۆنزی پێش پێم وایە تێری هێنریە کاتێکە هاتە ئارسناڵ میدیاکان باسەکان لە پێیانتون بێ ڕقە لە تۆتنهام بێ وتی وتومای چێلسی چێلسی کەس نایناسێ یعنی کەواتە تۆتنهام ئەوە گرنگە لە ناو لەندەنە ئەوە کاریگەری هەیە بۆیە نونۆ سانتۆ زەختی ئەلامی لەسەر زەختی میدیاکانی بەریتانیا و تایتی لەندەی لەسەر زەختی هاندەری لەسەر داوای نەتیجەی دەکەن کەواتە ئەمە جاری وایە بزانین ئەگەر نونۆ سانتۆ بێت تەحملی ئەم زەختە بکات من پێم وایە سەرکەوتوو بێت. دەستخۆش کاتم پێمەڵەن کاتمان تەواو بوو سپاس بۆ بەهمەن غەریب وەڵی من چێژم لە قسەکانتەوە سپاس بۆ کاک برا کاک بەهمەن غەریب سپاس بۆ هاوکارانی زێدە عزیزم کە بەردەوام ماندووە بن لەگەڵمان سپاس بۆ خوای گەورەش کە تەمەنی پێبەخشین جارێکتر لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بین هەفتەی داهات ئینشاڵڵا دینەوە خزمەت هەمووتان سەلامەت بن ئینشاڵڵا ئەم هەفتەیەش یاری خۆشە بینین لە خولەکانی پریمەر لیگ و تەواوی خولەکانی ئەوروپا خواتان لەگەڵ